داکەک دەناسە منداڵەکەی ئۆتیزمی هەبووە باشە بەڵام نەیزانیە ئەواتە لە کۆندا ئێستا کوڕەکە گەورەیە لێکۆ بردیتمە چەند دکتۆریش نەیان دەزانێ و ئۆتیزمی هەیە هەم دەوروبەرەکە پێیان گوتە و مندارە چەند هارە ئەتو زۆر نازی پێ دەدەی چار سار دەرکەی ئاوشەیانی کلیلدایە نەیکردتەوە نە بۆ خۆی نە مندارەکە نەچوویتە دەرێ لە ژۆری ئەو دوای گوتی سوتفەت بردمەکەن دکتۆرێکی ئەو گوتی ئەو منداڵ ئۆتیزمی هەیە و بابەتەکە بەو شێوەیە بەخۆی منداڵەکەی پەروەردەکردی ئێستا گەنجێکی زۆر ڕێک و پێک و وەکو گەنجی ئاسایی نیە بەڵام زۆر باشیشە بۆ ژیان بەهرەیان زۆرە شەیما خان ئەبێ بیدۆزیتەوە جا ئەو کوڕە ئەوە هیچ لە وەرزشە ئەوە هیچ لە مۆسیقاکەیە لەو بەهرەیە بەستۆ بە جۆڕافی و مێژوو و زانست و بیرکاری سینی و ساتەوەی کوژیەوە کەی ئیشێەوە ئەو لەم بەهرانە هەیە خۆ دوو مناڵی ئێرانی هەن پیشان ڕابەجلی کوردیەوە هی خۆمان هەیە بڕوا هەبێ ئەم کوڕە پرسیارمان لێکرد بڵێ تەقویمێکمان هێ نابوو هی کۆن و تازە و لە ناو مۆبایلەکە شایە ئەمان گوو مەسەلەن پێنجی حەوتی 2030 هێشتا نەهاتەوە ئەیگو فلان ڕۆژ دووشەمە سێشەمە بسبت وا دەرەچوو ئێمانگو حەوتی هەشتی مەسەلەن 991 ئەیگو ئەوە یعنی نییە وەکو خۆی گەورە بەرمەجەی کردبێ تەمەنەوە لە توانای بەشەران نییە شتێکی زۆر عەجیبە ئەجا ئەوە هەم ئەوانە بەهرەدارن دەبێت بەهرەکان بدۆزیتەوە من دڵنیام ئەگەر ئەم کوڕە باوکو دایکی متەمەکین نەبوونایە ئەکەوتە سەجادە بۆ یەک گرنگە ئەمە لە هەموو دنیا ئێستا لە ئەمریکا من ناسیاوی خۆمان هەیە گەشەی دواکەوت بوو لە پۆلی تایبەتە لەگە سێ چوار کەسە دایان نابوو فێریان کردبوو ئێستا فێری پیشەیان کردووە تەعینیشان کردووە چونکە ئێستا قانونێکە ئەبێ و دایک و باوکانە لە ڕێی بەرنامەکەی تۆ بۆوانەڵە بەو دایک و باوکانە زەخت لە حکوومەت کەن قانونی پەرلەمانی عێراقیە ئەڵێ بێ لە 100 تا 2 ئەوانە تەعین کردن لە دایرەکانە یعنی چۆن ئێستا کۆمپانیای ئاسیا یا کۆمپانیای کۆڕەک هەزاران کارمەندی نییە دەبێت لە 100 کەسیانە دوانیان لەمانە بێ قانونە دوانەکە چۆنە دوانە چییە مەسەڵەن سامانی ئۆتیزمیان هەیە ئامادەیانەکەی پەروەردەیانەکەی خۆ ناڵێت بێ بە مهندس ئەمانە مەسەڵەن باخیان هەیە بۆ ئاوانی باخەکە یان چیەکەن ئەم کوڕە خاوەن پێداویستی تایبەتێک تەدریبی پێەکەن بەلوعەکە بکاتەوە سۆندەکەی پێوەکە باخەکە ئەو بەس لەو سنوورێتەوە ئیتر بۆ کەسێکی ئاساییەکەی بە باخەوان ئەمە نابێ بکەی بە باخەوان قانونەکە وایە بەڵام قانونەکە جێبەجێ ناکرێت تۆ لە ئوتێلێکە هەیە لەم ئوتێلیا بۆ کەسێکی ئاساییانی جانتاکەی هەڵگیرەوە پێشمانەکەی بە ئەمە فێرەکەی ژمارەی مەسعەدەکان قاتەکان ژوورەکان هەمووی فێرە بێ جانتاڵە بۆ ژووری فلانکیلەکەی پێ ئەڕوا لەگەڵ یان میوانەکە با ژوورەکە ئەژی و مەعیشەت و نابێ بەپار لەسەر خێزانەکەیەوە کاک هەموو دنیا مرۆڤ دۆستن یعنی هەموو مەجاڵێکیان دۆزیبێتەوە قانونەکەمان هەیە یاساکە لە عێراقیش وایە لە کوردستانیش وایە ئێستا لە کوردستان کراوە بە 105 دەستیان خۆش ینی لە 100 کەس ئەو کۆمپانیای ئاسیا چەند 100 کەسی ئەبێ ئەوە 5 کەسی لەوانە زۆر داک و باوکە بێ شتە نەزانن بە دڵنیایی نازانن بەڵام پەروەردەیانکە یعنی ڕایە نەهێنی تۆ پێویستە بە چیە مەسەلەن هەر جاران لە زمانی حکوومەتە من بێنمێ ئەچوون بۆ چاودێری کۆمەڵایەتی لە هەولێر فەڕاشەکە با بڵێن ئەوەی کارگوزارەکە کەسی خام پێداویستی تایبەت ڕایان هێ نابوو کە تۆ چوو بە مدیرەکەی و فلان کەس هاتوو ئەوەیە چایەکی هێنا بەریدێکی هێنا بۆ ژوورەکان بۆ کەسێکی ئاسایی دانی ئەوە بێ دابنی بەڵام بەداخەوە ئێستا هەم کۆمپانیانە هەیە کەسێک لەوانەوە ناگرن تەنەن لە مەکتەبەکانە هەندێک مەکتەبە ڕۆزێڵە من وەری ناگرم چۆن وەری ناگری جاوەی من لە یاساکە جێمان کردم ئەم دکتۆر ئالان یادی بەخێر تەکلیفی لێکردین جاریوە بخوا 12 شەو هاتینەوانێ لە هەولێرەوە لەگەڵ مامۆستا عومەر یادی بەخێر یاری دەدەری بە ڕێبەری گشتی بەشداریمان کرد لە نووسینەوە و دانانی یاساکەی وەزارەتی پەروەردە اینجا کۆمەڵی فەقەرەمان دانا پەروەردەی تایبەتم کاکتۆر ئالان ئەمەمان بۆ دابنێ فعلا دایەننا وەختوی لەگەڵ ڕێوازخان قسەمان کرد پەرلەمان ئێستا چەسپیوە لە نەو یاساکە دانراوە مناڵی خاوەن پێداویستی تایبەت بە 2 میکانیزمەڵێ مامەڵی لەگەڵاکەی و قانونە قانونەکەی وەزارەتی پەروەردە پەرلەمان قبوڵی کردو لە وەقاعی کوردستانی بڵاوەتەوە سەرۆکی هەرێمی میزای کردووە ئەڵێ یەکەم ئەگەر لوژنەی دەستنیشانکردن ئەڵێ ئەم مناڵە توانای فێربوونی هەیە ئەبێ لەگەڵ مناڵی ئاسایی بێ و مامۆستای پەروەردەی تایبەت یان مامۆستای دوێن بۆ دابیکەین بەڵام ئەگەر وتمان گەشەی زۆر دواکەوتووە دانراوە لە بینی 2 قەوسە لە قامەکە ئەگەر شەلل دەماغە ئەگەر بۆ نمونە بڵێ نفلیتی مێشکەیە یاخود ئۆتیزمە یا داون سندرۆمە چی ئەمانە بێ لە پۆلی تایبەت بن لە هەمان مەکتەب بەڵام مەنهەجێکی تایبەت و مامۆستایەکی تایبەت پیانەڵێ ئێستا وەزیری پەروەردەش ناتوانێت بڵێ وەری ناگرم یاسا بوو بە یاسا ئێستا دێ مەکتەب پێڵێ وەری ناگرم ناتوانم شوێنم لێ نانم ئەمە یاسایە بێ وەریگری بە کەیفی تۆ نییە
بەڵام کێشەکەیان چێ من دیێنەکان کاوی تۆ منەڵی وەریگرە پۆلی تایبەت من بۆ مناڵ ئاسایەکان پۆلم نییە ئەوە تا 50 کەسی یانی کوان دەبووم ێڵم کاکە گیان لەگەڵ دایک و باوکانە ڕێکەون دەوەرە 1000 دەوڵەمەندی لەو گەڕەکەیە دایک و باوکەکانش بە تەکیدی یارمەتی دەردەبن دایکی دەوڵەمەندیە کابینەیەکمان بۆ بکڕە بە سیوەرەقەت کابینە کۆنێ سیوەرە کابینە لە حوشەکەی دایانێبوو مناڵەکەی تیا بریت لە زیاتی لەسەر جادە بێ بکە ئامادەیەکم بۆ ژیان بەڵام بەداخەوە یاساکە هەیە بەڵام ئینشاڵڵا بە جوانی بستەبواری جێبەجێکردن کە بەڕاستی سوودێکی زۆری دەبێت هەم لە بۆ دایک و باوکەکە هەمیش لە بۆ منداڵەکان خۆیان چین و توێژێکن زۆر گوناحبارە زۆر ڕاست یەخوا کەس مناڵی خان پێداویستی تایبەتی نەبێت بەڵام ئەوەی هەیبێ ئەزانێ مەعانە دێمە چ تێکەڵە بین لەگەڵ یانە